کوردستان و عێراق بە ئاسانی لای ئێمە بازار بکە دوور لە قەرەباڵغی و جەنجاڵی بەباشی کوالێتی و هەرزانی نرخ سپۆرتچێک بناسەرەوە. ناونیشان سلێمانی شەقامی 16 مەتری سەر و پردی کۆبانێ تەنیشت ڕێستێورانتی لۆڤان خوار بەنزینخانەی هەڵگورد. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی یۆرۆ ئەمریکا دێمە وڵاتان. ئازیزانم بەرنامەی یۆرۆ ئەمریکا بە سپۆنسەری سەرەکی سپۆرتچێک ئەنجام دەدرێت کە پێشبینی ئەمڕۆ لە پێیجی تایبەتی پێیان سپۆرتەوە تایبەت دەبێت بە یاری هەڵبژاردەی ئەرژەنتین کە ئەم شەو دووەمین یارەکانی خۆی ئەنجام دەدا و لە یاری لووتکا ڕوبەڕووی هەڵبژاردەی ئۆرۆگوای دەبێتەوە. یارەکەش کاتژمێر 3 دەبێت. پێشبینیەکانی ئەوی بەڕێز بۆ یارێ دەبێت و بۆ یاری بەرازیل و پیرۆ کە تێیدا بەرازیل بە 4 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد لە کۆی پێشبینی هاوڕێیانی ئەزیز 19 کەس وەڵامەکانیان ڕاست بۆ ئێمە لە نێوەندی بەرنمەکەیە تیر و پشتیان بۆ ئەنجام دەدەین و بێگومان بەرنامە ئەمڕۆژ تایبەت دەبێت بە ستۆدیۆی شیکاری تایبەت بە بردنەوەی هۆڵندا و گەشتنی بە قۆناغی داهات و بەلجیکا و بردنەوەی گەشتنی بە قۆناغی داهات و هەروەها یاری ئینگلتەرا کە دێربی بەریتانیا لە نێوان ئینگلتەرا و سکۆتلەندا و بردنەوەی بەرازیل و ئەم شەویش ڕوبەڕووبوونەوەی ئەرجەنتین بە خۆشحاڵی شەو بۆ گفتوگۆکردنی ئەم تەوەرانە هاوڕێی عزیزم هەکارەکانە جارێکی لە مامیوانە هەکاری گیان سپاس بۆ ئامادەبوونە. سپاس بۆیەش. ئازیزانم دەتوانن لە پەیجی تایبەتی پەیام سپۆرت هەروە پەیجی فەرمی کاناڵی ئاسمانی پەیام و پەیجی هاوڕێی ئەزیزیشم هەکاری قانع بینەری بەرنامەی ئەمڕۆ بن. هەکاری دەست پێ دەکەم بەرنامەکە و سەرەتاش بە سەرکەوتنی هۆڵندا دەست پێ دەکەم. هۆڵندا لە ڕوبەڕووبوونەوەی نەمسا توانی بە ئاست و ئەنجام سەرکەوتنیی گەورە تۆمارکە کە تێیدا تەنگ هەڵچنین بە بەرگریکارانی نەمسا بە تایبەتی ئەو بەرداوامی ئەو زۆری هێرشانی هۆڵندا ڕێکی خست. بەڵام لێرەدام بە شتێک دێمەلات فرانک دیبور هەتا دەستپێکی بوتوڵەکە ئەو ڕانەرە بوو کە زۆرترین ڕەخنی لێگیرە لەنگەلی هۆڵندا و ڕۆژنامەکانی هۆڵندا. بەڵام ئێستا بارودۆخەکە گۆڕا هۆڵندا دویاری سەرەتای بردۆتەوە گەیشتۆتە قۆناغی داهاتوو و زۆرێکیش بڕوان وایە فرانک دیبور ڕەخنەکانی کپ کردوانێ. بەڵام من لێرە ئەوە دەپرسم ئایا بەم دویاریە فرانک دیبور ڕەخنەکانی هۆڵندای کپ کردوتەوە ئامانجی هۆڵندا گەیشتنە بە قۆناغی داهاتوو یاخود ئامانجی گەورەتر؟ بەڵێ بێگومان سەرکەوتنی هۆڵندا لە یاریەکەی دوێنێ سەرکەوتنێکی زۆر گرنگ بوو بە تایبەت کە ڕاستەخۆ گەشت بە قۆناغی داهاتوو بە ئەگەرێکی زۆریشەوە بە پلەی یەکەم سەر دەکەوێت. بۆچی سەرکەوتێکی زۆر گرنگ بوو؟ چونکە پێویستە دیبۆر لەم یاری سێم کە ئەنجامی دەدا بەر پێویستە گۆڕانکاری لە پێکاتەکەیدا بکات چونکە ئەم شێوازی یاریکردنی هۆڵندا پێویستی بە توانایەکی جەستەی زۆر هەیە. سەبارەت بە دیبۆر من وەکو خۆم کە هۆڵندا هەڵبژاردەیەکی زۆر تایبەت و زۆر خۆشەویستە لەلام یعنی متمانە بە هۆڵندا نەبوو تەنانەت بە یەکەمی کۆمەڵەکەش سەرکەوێنەوەکو دوو سەرکەوتنیەک بە دوای یەک بەرامبەر ئۆکرانیا و هەروەها نەمسا بەدەست بێنێت. دوو سەرکەوتن بە ئاست و بە ئەنجام هۆڵندا یاریەکی زۆر باش دەکات. خاڵە یعنی خاڵە بەهێزەکانی هۆڵندا زۆر زیاترە لە خاڵە لاوازەکانی بەڵام خاڵی هەرە لاوازی هۆڵندا کە ڕەنگە لە داهاتوودا تووشی بێتەوە کوالێتی یاریزانەکانی زۆر باش نییە بۆ منە بە بەراورد بە ئەڵمانیا و فەڕەنسا و بەرام بەلجیکا و ئینگلتەرا بەڵام خاڵی بەهێزیەوەی هۆڵندایە و ئەو ستایل و ئەو شێواز یاریکردنی کە هۆڵندا پێویستە هەیبێ دیبۆر 100% تاکو ئێستا پەیڕەوی کرد. ئەگەر ئاستی تا هۆڵندا وەرگرین بۆ نمونە دوێنێ لە یارەکەی نەمسا سەرڕاوی لە کۆتایەکانە نەمسا هەوڵێکی زۆری دابووی بە گۆبگا بەڵام هۆڵندا پارێزگاری لە کلینشیت کرد. گەڕانەوەی دلێختیش هێزێکی تر بوو بۆی کەمترین هێرش کرا سەر هۆڵندا کە ئێمە دوێنێش باسمان لەوە کرد کە نەمساتی پێشی باشە و چاوەڕێوەشی لەکرێت کە زەفەر بە تیپەکان بێنێ ڕوبەڕووی ئاستەنگی بکاتەوە. بەڵام ئەتوانین بڵێن هۆڵندا بەرەو دامەزراوەی ترە ڕوا
بێگومان هۆڵندا باشتر دەبێت لە داهاتوودا چونکە کە داخلی ناو بتوڵەکە دەبێت ئێستا هۆڵندا بەڵام پێویستە بەرگەی فشارش بگرێ بۆچی لەبەرەوەی هۆڵندا سەرەتا کە داخلی ناو یۆرۆ بوو پاڵێورای بەدەسێنانی جامەکە نەبوو بەڵام ئێستا دوای بەدەسێنانی دوو سەرکەوتن فشارەکان لەسەر هۆڵندا زیاتر دەبن وەکو چۆن هۆڵندا خۆی بە فشارێکی زۆر بەرز بەرامبەر هەڵبژاردەکانی یاریەکە ئاوەش ئەو فشارە بەرزە لەسەر هۆڵندا دەبێت هۆڵندا ئیتر پاڵێورایەکی بەهێزار لای زۆرێکمان کە پێمان وا بوو هۆڵندا یعنی پاڵێورای بەدەسێنانی جامەکە نیە بەڵام ئێستا هۆڵندا بۆ ئاستەی کە لە دوو یاری ڕابردوودا ئەنجامیدا ڕاستە تۆ بەرامبەر هەڵبژاردەیەک و ئەڵمانیا و فەڕەنسا و پرتوگال و ئەمانە یاری نەکردو بەڵام بۆ بەرامبەر ئۆکرانی یاریت کردووە کە زۆرێک پێیان وایە ئەسپەڕەشەکەی یۆرۆ یاخود یەکێکە لە هەڵبژاردە زۆر باشەکانی یۆرۆ یاریزانی زۆر باش پێ یاخود بەرامبەر نەمسا یاریت کردووە کە لە ماوەی ساڵانی ڕابردوو هەڵبژاردەیەکی زۆر تاکتیکی بووە بۆیە هۆڵندا ئێستا فشارێکی زۆری لەسەر دەبێت پێویستە دیبۆر و یاریزانەکان بەرگی ئەم فشارە بگرن کە ئەمە بۆ هۆڵندا زۆر باش تا ئامانجی گەورەیان لە نێو گەلی هۆڵندا دروست کردو بە بەدڵنیایی ئەم دوو سەرکەوتنە بردنەوەی بەلجیکا لە دانیمارک ینی ئەوەی لە بەلجیکا بینرا پەیامێک بوو کە مارتینێز هەچکات بێ بتوانێت سەرکەوتن بۆ بەلجیکا دەستە بەرکە بە تایبەتی ئەو گۆڕانکاریانەی کە لە جێمی دووەمە ئەنجامیدا یاخودەوە تا دانیمارک ئێریکسن و نەخۆشکەوتنی ئێریکسن بە تەواوی دانیمارکی تەفنیش کردووە ئەمەش هۆکار بووی کە بەلجیکا و گەڕانەوەی بکات لە میاریە بەلجیکا وەکو دوێنێ لێرە باسمان کرد بەلجیکا کەسایەتێکی باشتری لە ڕابردوودا بۆ دروست بووە بۆ نمونە تۆ هەڵبژاردەیەک وەکو بەلجیکا لە ڕابردوودا ڕەنگە بە ئاستی ١٩٠ یاخود ١٨ لە زۆر یاریدا سەرکەوتنی بەدەست نێنایە بەڵام دوێنێ بینیمان بە ئاستێکی زۆر لاواز و زۆر خراپەوە بەرامبەر دانیمارک بە تایبەتی لە جێم یەکەم کە دانیمارک دەیتوانی کۆتایی بە یاریەکە بێنێ یاخود بە ڕێژەیەکی زۆر شکست بە بەلجیکا بێنێ مەبەستم لەوەیە کە بەلجیکا ئەم بەلجیکایە دوێنێ ژوتم کە بەلجیکایەکی زۆر جیاوازترە لە پاڵەوانێتیەکانی تر بەلجیکایەکە ڕاستە دوێنێ یعنی بەلجیکا چەند خاڵ لاوازی هەبوو دوێنێ دانیمارک سەرجەمی دەرخست بە تایبەتی لە بەرگری و بەدڵنیاییەوە بە تایبەتی کە هێڵی بەرگری تیپەکە دوێنێ زۆر خراپ بوو بە تایبەت بەرامبەر هەڵبژاردەیە کە بە خێراییەکی زۆر بڕواتە پێشەوە کە ئەمە دانیمارک ئەم کەلێنانەی بەلجیکای داپۆشی پێویستە مارتینێز بە هەر شێوەیەک بە شێوازی گۆڕنی شێوازی یاریکردنی بێ چونکە ماوەیەکی زۆرە بە پلانی 3-5 یاخود 3-4 یاری دەکا یاخود بە گۆڕانکاریت کۆمەڵێک یاریزان بە تایبەتی کە دیبڕۆین هاتۆ دوێنێ ئاماژەم پێک و کە پێویستە دێندۆکەر لە دڵی بەرگریدا لە شوێنی ڤێرتۆغین یاری بکە کە کوالیتی یاریزانەکە لە ئێستادا زۆر خراپ بوو زۆر باشە ئایزانم لە دەتوانین لە پەیجی فەرمی پەیام سپۆرت هەروە پەیجی فەرمی کەناڵی ئاسمانی پەیام و پەیجی هاوڕێزی ئەزیزیشم هەکاری قانع بینەری بەرنامەی ئەمڕۆ بن و هەر کۆمنت و سەرنج و تێبینێکیشتان هەبێ کۆمنتەکانتان ئاڕاستە بکەن تاوەی ئێمە لێرە گفتوگۆی لەبارەوە بکەین هەکاری ئەگەر بچمە سەر دانیمارک ئێریکسن هەموو شتێکی لێ تێگا دانیمارک پاژەوەی کە بە شێوەیەکی باش لە پاڵاوتنەکان دەربازی بوو بە شێوەیەکی بەهێز هاتە پاڵەوانەتی یۆرۆی ئەم ساڵەوانێ بەڵام دو یاری لە سەرێک ڕوبەڕووی شکستاتەوە لەگەڵەوەی هیوایەک ماوە لە هەڵبژاردەکە هیوایەک بوونی ماوە کە کۆتا یاری سەرکەوتن بەسەر رووسیادا تۆمارکە بە حکمی رووسیا شخاوەنی سێخاڵە ڕەنگە جیاوازی گۆڵۆمانە دەرفەتی بات ئەگەر بەلجیکا سەرکەوتنەکەی بەسەر فنلەندا دووبارە بکاتەوە چ بە پلەی دووەم بێ یاخودەوە تا بە پلەی سێمیش بێ ینی هێشتا دانیمارک ماڵاواییکردنی نەبوو بە حکمی بەلجیکاواتە حکمێم کۆمەڵەیە بەلجیکایکە بەس ئەوەی لە دانیمارک ڕوویدا بۆ ئاستەی دوێنێ پێدوانی هێشتام هەڵبژاردەی هیوایەکی تیاما بێ بێگومان یاریکردنی دوێنێ ئەمە ئاستە بەرزەی دانیمارک دوێنێ پێشبینی ینی پێشبینی کراو نەبوو چونکە بەلجیکاوە کووتمان باشترین یاریزانی تیپەکەی لەدەستداوە لە بارودۆخێکی زۆر گرنگدا یاریزانێکی نزیک بۆ لە مردرکامە بۆ بارودۆخی دەرونی یاریزانەکان زۆر خراپ دەبێت بەڵام وتیشمان کە دەکرێت ئەم بارودۆخە بکرێ بە هۆکارێکی سەرکەوتن بکرێت بە هۆکارێکی بەهێز بۆی کە هەڵبژاردەکە و یاریزانەکان زیاتر هەوڵ بدەن بە بەراورد بە یاری یەکەم دانیمارک ئاستی زۆر باشتر بوو کە یاری یەکەمی بێگومان ئاسانتر بوو بەرامبەر فینلەندا دوێنێ ئاستێکی زۆر باش پێشکەش کرد بەلایانی کەمی شانی خاڵێک بوو ئێستاش بە بڕوای من دانیمارک سەرکەوتنی لە دەستخۆیەتی چۆن ئەگەر بێت و لە رووسیا شکست بە رووسیا بێنێ بە جیاوازی گۆڵێک بێ یاخود 2 گۆڵ بێ چونکە بەدڵنیایەوە تۆ بە 3 پۆینت ئەگەر
ئەگەرێکی زۆر زۆر سەردەکەی بۆ قۆناغی داهات ئەمەلی دووەمیشیە بەدڵنیایە ئەمەلی دووەمیگرنی پێ ئەگەر سێمیش بێ جیاوازی گۆڵەکانی کە ئێستا بۆ نمونە هەڵبژاردەیەک و تورکیا ڕەنگە کۆتا یاری سەرکەوتن بەدەست بێنێ بەڵام ئێستا ناقسی گۆڵەکانی 5 گۆڵە یعنی ڕەنگە دانیمارک ناقسی گۆڵەکانی 2 گۆڵ ئەگە سەرکەوتن بەدەست بێنێ بە جیاوازی گۆڵش ناقسەکانی دەبێت بێ گۆڵ بۆیە دانیمارک هێشتان سەرکەوتن لە دەست خۆیاتی و هیواداریشم ئەو هەڵبژاردەیە وەکو چۆن خاوەن یاریزانی باشە وە لە پێناوی ئەرێکسنیش سەر بکەی بۆ قۆناغیدا پێشەوەی کۆتاشتەکان لەسەر بەلجیکا بڵین و بچینە یاری ئینگلتەرا سکۆتلەندا کە یاریشی تایبەتمەند دەبێت لەمڕۆدا کاکە دیلان بڕوای وایڵێ گەرە و ڕووداوی ئەرێکسن نەبووە دانیمارک ئەسپەڕەشەکەی یۆرۆ دەبوو تۆژەمان بۆ چوونی بێگومان بەلای منیشەوە کە پێش یۆرۆ پرسیارم لێکرا و لە ئەوکە خۆمان دامان نابوو دانیمارکم هەڵبژار چونکە هەڵبژاردەکە خاوەنی کۆمەڵە یاریزان بوو لە مەرکەزە جیاجیەکان کە یاریزانی کوالێتی زۆر زۆر باش ئاستی هزار کاگاستی یارمەجی دەڵێ ئاستی هزارتان پێ چۆن بوو لەو چەند خولەکە کە بەردەرگیر ئیدین هزار کە بێگومانیش ڕۆڵ هزار بە بڕای من هێشتا ماوێتی بە تایبەتی یعنی لە ڕابردووشدا لەم پێک هاتەی 3-4-3-5-2 هزار ڕۆڵێکی زۆر کاریگەری نەبووە لە هەڵبژاردەی بەلجیکا ئەگەر بیاوێ سوود لە هزار بینێ بێگومان دەبێت پێک هاتەی یا هەڵبژاردەکەی بگۆڕێ مارتینس بێگومان کاکفارسیش لێرە لەیەکی لە کۆمنتەکان هەمان بۆ چوونی ئەمەی دووبارە کرۆتۆلەوەی کە باسمان لەوە کردووە کە بەلجیکا کەلێنێکی زۆر لە هێڵی بەرگریە بەڵام هەکاری زۆر باشە با ئێمە ئەوەی ئەو کەلێنەی هێڵی بەرگری بەلجیکا ینی بە ناچارە بین کە گفتوگویەکی زیاتری لەسەکەین بۆی کە ئەگەر تیپێک بربژێر بێ یاخود پاڵێوراو بێ بۆ دەستەبەرکردنی نازناوێکی گەورەی وەکو یۆرۆ ئەگەر تیپێک بیەوێت پاڵەوانێتیکی هێندە گەورە لە نێو جەرگەی ئەم هەموو زلهێزەی ئەوروپا دەرکا و خۆی بخاتە گەورەی ئەم هەڵبژاردنە وەکو چۆنەوەی لە تەسنیفی شایستە بەلجیکا سەروی ڕیزبەندی کردووە ئایا ئەکرێ بەم هێڵە بەرگریەوانێ نازناو دەستەبەرکرێ و لە هەمان کاتدا بەدیوکی تر پرسیارەکە بکەین ئایا توانای چاکاری هەیە لە هێڵی بەرگری بەلجیکایە لە ڕووی کوالەتی یاریزانەکان و لە بەرگری بە بڕوای من هەمان ئەو کوالێتی یعنی مارتینێز ناتوانێت لەم کوالێتیانە زیاتر دەستە بەرکات چونکە ئەم یاریزانانی بانگەش کرا من سەری پێکاتی یەدەگیشم کرد هەمان ئەو کوالێتیانێت تەنها دێندۆکەر وەکوتم کە لە وۆڵفس ماوەیەکی زۆر لە دڵی بەرگری یاری کردووە ڕەنگە لە ڕووی تونند و تۆڵی و خێرایی و لە ڕووی تەمەن و لەم شتانەوە لە ڤێرتۆغین چالاکتر بێ یاخود گرنگتر بێ بۆ یاریکردن بەڵام ئەگەر بیاوێ هێڵی بەرگری چاک بکە یاخود ئەو زەختەی کە لە سەرەتی بەلجیکا هەڵبژاردەیە کە دەتوانێت بە سەرجەم شێوازەکان یاری بکە بتوانێت بە یاریکراوە یاری بکە بتوانێت بە شێوی بەرگری یاری بکە بتوانێت بە کۆنتراتاک یاخود هێرشی پێچەوانە یاری بکە کە دڵنیان بە شێوی هێرشی پێچەوانە هەڵبژاردەیەکی زۆر باشتر دەبێت مارتینێز پێویستە زۆر زۆر بیر لە بەرگری بکاتەوە بە تایبەتی دوای پێکانی کاستانێک ئێستا تەنها دڵی بەرگری تیپە ینی هەڵبژاردەکە نییە بەڵکو باڵی ڕاستی هەڵبژاردەکەش لە ڕووی بەرگریەوە زۆر خراپ زۆر باشە یەکێک لە پرسیارەکانیش کاکە کۆمارەڵێ دوای دانیمارکی وەکو ئەسپێڕەشی مۆندیال لە بینی پێماوەی باست کرد ئۆکرانیا بوو زۆر باشە دەچمە سەر ئینگلتەرا سکۆتلەندا وەکو سەرەتایەک دەربی بەریتانیا بەڵام چێژەکەی کەم کرایەوە بە کەمکردنەوەی ڕێژەی هاندەر و بەنەبوونی هاندەرانی سکۆتلەندا و دواتر داوەزینی ڕێژەی ئامادەبوونی هاندەر بۆ 125 لە سەر یاریگای ومبلی یاریکی ناوازە کە ڕەنگە لە نێو یاریگا بینەری کەم بێ بەڵام هەموو بەریتانیا بە وڵاتەکانی تری بریتانیا شانێ دەربیەکان بە گرنگە بینن ینی ڕوبەڕبوونەوەی وڵاتەکانی نێو خۆیان بە گرنگ دەبینن بابزانم بۆ چوونی هەکاری سکای سپۆرت دەڵێ ئەمە تەنها دێربی بەریتانیان یە بەڵکو دێربی تۆی پێیە چونکە زۆرترین یاری لە نێوان ئەم دوو هەڵبژاردەیە ئەنجام دراوە زۆرترین دژمنایەتی و یاخود دژایەتیش لە نێوان ئەم دوو هەڵبژاردەیە چەند شوێنەکەیە لە سکۆتلەندا پێی دەرێن شوێنە ڕەشەکە یعنی بۆچی لەم شوێنانە لە کاتی یاریەکانی هەڵبژاردەی ئینگلتەرا و سکۆتلەندا تاکو ئێستا نزیکی 30 کەس کوژراوە لە کاتی یاریەکان بێجا دژی هەڵبژاردەی ئینگلتەرا و بێ خود دژی هەڵبژاردەی سکۆتلەندا بێ چەند کەسێکیان لە کاتی ئاهەنگژێران بۆ گۆڵەکانی سکۆتلەندا گیانیان لەدەستداوە یعنی یاری ئەم دوو هەڵبژاردەی زۆر تایبەتە 113 یاریان ئەنجام داوە ئینگلتەرا 48 یاری سەرکەوتنی بەدەستێناوە 41 یاریش سکۆتلەندا سەرکەوتنی بەدەستێناوە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە لە 113 یاری
تەنها سێ یاری بەبێ گۆڵ کۆتایی هاتووە کەواتە ئێمەش چاوەڕێی یاریەکی زۆر کراوە دەکەین یاریەکی خۆش چاوەڕێ دەکەین هەرچەندە ئینگلتەرا لە ئێستادا پێکاتەیەکی بەرگری دادنە یاریکردنی بە شێوازی بەرگری دەبێ بەڵام بێگومان دێربی ئینگلتەرا دێربی بەریتانیا یاریەکی زۆر تایبەت دەبێت. زۆر باشە شۆڤەکەمان لەسەر یاری ئینگلتەرا سکۆتلەندا درێژەی دەبێت بەڵام لێسادا دەچمە لای بۆچوونی هاوڵاتیانی ئەزیز لەبارەی یاری نێوان ئینگلتەرا سکۆتلەنداوە بۆچوونی خۆیان دەربڕیوە با پێکەوە بینەر بین با بزانین هاوڵاتیان بۆچوونیان چی بۆ لەبارەی ئەنجامی یاریە. پێشبینی من بۆ یاریەکە ئینشەڵا 2-1 بۆ ئینگلتەرا بێ یارێکی خۆشیشە بێ ئینشەڵا. پێشبینی من بۆ یاریەکەی سبەی شەو ئینشاڵڵا 3-1 بۆ ئینگلتەرایە یارێکی خۆش و دەستخۆشی لە کەناڵەکەیەوە شەکەم بەخێر بێن. پێشەکی بەخێر بن سەر چاوان دەستان خۆش بۆ ئەم راپۆرتە بە پێشبینی من ئینگلتەرای باتەوە 2-1. پێشەکی بەخێراتانەکەم ئینگلتەرا و سوولەندا بووانە ئینگلتەرای باتەوە 2-0. بەڕای من 3-1 بۆ ئینگلتەرا. مامۆساجان بە حکمی ئینگلتەرا ئیمساڵ بەخۆتر دەرەکەوێت 4-0 بۆ ئینگلتەرا. پێشبینی یاریەکانی ئێرۆ کەمێ قورسە لەبەرەوەی هەموو هەڵبژاردەکان بە تەسفیاتی بە یینی خۆیان گەشتونەتە و شوێنە یارێکی بەهێزیش هێشتا لەوێ کۆمەڵێ وەرزشکاری کوردستان و جیانی جۆسکردلەندا بەکەم بزانێ بەڵام ئۆسکۆتلەندا ژێکێکە لەو تیپە بەهێزانەی یۆرۆ کە تیپێکی زۆر باشن بەڵام هەڵبژاردەی ئینگلیز یەکێکە لە ئەو چوارتیپێک کە پاڵیۆراوە بۆ جامەکە قەناعەتی من وایە یاریەکە قورسە بێ بەڵام لە بەرژەوەندی ئینگلیز کۆتایی دێ 2-0. پێشبینی من بۆ یاری نێوان سکۆتلەندا و ئینگلتەرا یاریەکە یەکسانە بە یەک بێت چکە هەردوو فەریق لە ئاستێکی باشدان ئەم ساڵ و هەردووکیاندا سەر بە شانشینی ویکەین و پێشبینیەکەم یەک بە یەک بە یاریەکە. زۆر سپاس. گومانی دیارە ئینگلتەرا تیپێکی بەقەوەتە ئینگلتەرا ئەیباتەوە 3-2. پێشبینی من بەڕای من ئینگلتەرا تیپێکی زۆر بەهێزە لەم کاتەیە چەندین یاریزانی بەناوبانجی لە یانە ئینگلیز لە یانە ئینگلیزیەکان و هەروە ئیسپانەکانی ژیاریەکە بەڕای من 2-1 بۆ ئینگلتەرا. سەرەتا بەنای خۆی گەورە میوانیان بە خێراتنی کەڵانە بەڕێزەکەتانەکەم بەڵێ لە یاری سپەر شەودا یاری ئینگلتەرا و سکۆتلەندا یاریکی یەکلاکەرەوەیە پێشبینی من 3-1 بۆ ئینگلتەرا. پێشبینی من جارە پێشەکەی من جمهورێکی سەرسەختی ئینگلتەرام پێشبینی شەکەم 3-1 بۆ ئینگلتەرا. یەکێکە تەبعاً یەکێک لە پاڵەکان ئینگلتەرایە لەبەرەوەی بە قەوەتە هەمووی گەنجە هەمووی چۆن بڵێ ئەزممویان هەیە ئەیتر بەڕاستی یاریەکەن بە کۆمەڵ یاریەکەن ئینگلتەرا. بەناوی خواوە بەخێر بێن دەستخۆشیتان یەکەم پێشەکی دەستخۆشی ئەم کەناڵە جوانە لە بەڕێستانەکەم هەموو کات بە هەوری وەرشی هەرێمەوە هاتنەوە بە تایبەتی چەمچەماڵ و دەستخۆشیشتان یەکەن ئێستاش دووبارە هاتنەتەوە مقابلەی ئەم گەنجاناکەم بەڵێ سەبارەت بەو یاریە بە پێشبینی من واقعی من ئەو یاریە 2-1 ئەبێت بۆ ئینگلیز و یاریەکی زۆر بەهێزە هەچەنە ئینگلیز یەکەم یاری 1-0 بردەوە یاریەکە نەتیجەیەکی قورس بوو بەس ئەم یاریە بە هەر شێوە بێ ئەیتەوە بیباتەوە بڕاتە قۆناغ داهاتووە. بەخێر بێن سەر هەردوو چاومان پێشبینی من بۆ ئەو یارەی سبەی شەو یارێکی بەهێزە بێت و هەردوو هەڵبژاردە ڕکابەریەکەن بۆ سەرکەوتن بۆ قۆناغەکانی داهاتوو بە پێشبینی من ئینگلتەرا یارێکی پڕگۆڵە بێت و ئینگلتەرا 3-2 یارەکە باتەوە. پێشبینیم بۆ یاریە 2-1 بۆ سکۆتلەندا. دەستان خۆش بێ بە پێشبینی من یارێکی ئەنجامێکی چاوەڕوان نەکراوە بێ یاریەکە 3-2 بۆ ئینگلتەرا بێ. بۆ ئینگلتەرا 3-0 بۆ ئینگلتەرا. زۆرینەی پێشبینیەکان لە بەرژەوەندی ئینگلتەرا بوو. با من لەگەڵەوەیە لێشی بەمەوە تا چەند پێ دوایە ئینگلتەرا وەکو پاڵێوراوێکی ئەم یۆرۆیە ناوی بهێندێ یاخودەوە تا مۆرینۆش باوەڕی وایە ئینگلتەرا دەبێت ببێت پاڵەوانی یۆرۆ. ئینگلتەرا کۆمەڵێک سیفات و یاخود کۆمەڵی خاصیەتی تایە کە لە پاڵەوانەتیەکانی ڕابردوو لە یۆڕۆیەکان و یاخود لە جامی جیانەکانی ڕابردوودا تێیدا نەبووە یەکێک لە سیفاتەکانی وەیە یعنی زۆرترین یاریزانی یەک گیانە لە هەڵبژاردەکە یاریەکەم بەڵام گرنگترین شت کە حەزم کرد لێرە ئاماژەی پێ بکەم کاپێلۆ کاتێکەواز لە ئینگلتەرا هێنادەرە کارکردنم لەگەڵ هەڵبژاردە ئینگلتەرا قورسترین کاتەکانی ژیانم بووە چونکە
لەم هەڵبژاردەیە یاریزانی یانەکان بەیەکەوە دانانیشم بەیەکەوە نان ناخۆن بەیەکەوە لە هۆتێلە کار ناکەم بەڵام ساوتگێت بەر لە یۆڕۆکۆم یعنی زۆرترین زار یاریزانەکانی بانگێش کرد بەیەکەوە لە هۆتێل و لە شوێن ناخواردنەکەەوە خودی هاریکینیش ئەم مەسلەی زۆر بە گرنگی زانیوە یعنی زۆر جار یاریزانەکانی کۆ دەکردەوە بەستم لەوەیە کە ئینگلتەرا لە ڕووی معنەوی ئێستا کێشەی نییەوە هەرگیزیش لە ڕووی یاریکردنەوە هەڵبژاردەکە کێشەی نە بۆ ئێستا کارەکە تەنها لەسەر خودی ساوتگێت شێوازی یاریکردنی دەبێت ئاخۆ وەکو جامی جیهانی هەر بە پێک هاتەیە یاری دەکا یاخود بە شێوازە یاری دەکا گۆڵێک تۆمار دەکا و دەگەڕێتەوە دوا و چاوەڕەیەکە فیکێک کۆتایی یاریەکە لێ بدرێ یاخود گۆڕانکاری لە شێوازی یاریەکەی دەکە یەکێک لە پرسیارەکان کا کۆماڕمە دەڵێ دوو باشتنی یاریزان لە پاڵ لە تەنیشت تاریکینەوە یاریکەم پێ دوایە چێ بن باشتر یاخودۆتا بژاردەکەی ساوزگەی تەواو یاریکردنی فۆدین و ستێرلینگ ئەم شەو بە ئەگەری سەدانەوە زیاتر گریلیش سەرەکێکە پێم وایە لە پێش تەنها فیلیپس وەکو خۆم پێم وایە کە تەنها فیلیپس لەو گرنگترین فیلیپزی ئاستێکی زۆر باشی ئەم وەرزە لە پریمەر لیگ و یاریەکەمیش پێشکەش کرد گریلیشیش ئەم شەو بە ڕێژەیەکی زۆر سەرەکیە و لوکشاویش کە شایانی ئەوەیە کەس بە شێوش سەرەکی یاری بکە ئەویش هەر سەرەکیەوە دانیێل جیمسیش یاری پێشوو یاریکردنی تریپێر بۆی تریپێر من وتم تریپێر پێویستە یاری بکە بەڵام لە باڵی چەپنا بەڵکو لە باڵی ڕاست چونکە ئینگلتەرا خاوەنی دوو باشترین باڵی چەپە لە ئێستاە لە ئەوروپا لە مانچستەر یونایتد و چێلسی یاری دەکەن چیلوێڵ و لوکشاو ناکرێت کە ئەم دوو یاریزانە بە شێوەیە یەدەک یاری بکات تۆ یاریزانێکی باڵی ڕاستبێنی لە چەپ یاری بکە هەرچەندە لە یاریەکەدا توانم بڵێم یەکێک بوو لە باشن سێ یاریزانەکانی ئینگلتەرا باش. هاوڕێیان عزیز تکایە کۆمنت و سەرنجەکانتان با دەربارەی ئەو تەوەرانە بێت کە ئێمە لە بەرنامەکەدا باسی دەکەین لەبەرو ئێمە هەر هەڵبژاردەیەک لێرە کە گفتوگۆی لەسەرەکەین و شرۆڤەی بۆ دەکەین حەقی ئەو هەڵبژاردەیەکەم ڕۆ باسی دەکەین پرسیار لەبارەی هەڵبژاردەیەکی ترەوە لە ڕۆژی خۆیان بکەن لەبەر ئێمە لەو ڕۆژانەی ترا باسی هەڵبژاردان نەکەین نامانەوێ حەقی هیچ هەڵبژاردەیەک لە یارەکانی ئەمڕۆیان بخۆین هەکاری ئەگەر شتێک لەسەر سکۆتلندا لەوەی کە سکۆتلندا یەکەم یاریشی دۆڕانەوە گەرم یاری بدۆڕێنێ ڕەنگە بارودۆخیم کۆمەڵەیە تەواو قورستر بێ بە حکمەوەی کرواتیاش یاریەکەمی دۆڕانە و بەرامبەر چی یاری دەکات پێ دوای بارودۆخیم کۆمەڵەیە چی لێ لە نێوان چیک و سکۆتلندا و کرواتیا لەم کۆمەڵەیەش بە ئەگەرێکی زۆرەوە هەڵبژاردەی سێم سەر دەکەوێت بۆ ینی باشنی سێم بە ئەگەرێکی زۆرەوە لەم کۆمەڵێش دەبێت چونکە تاکو ئێستا دوو هەڵبژاردە 3 پۆینتیان کۆ کردوتەوە وە سکۆتلەندا و کرواتیاش دوو هەڵبژاردن کە ڕەنگە هیچ نەبێت 3 پۆینتی تر کۆ بکەنەوەواتە لەم کۆمەڵەیە ئەگەری هەیەوە سکۆتلەندا خاوەن پێکاتەیەکی زۆر باشە محمەدەکە سیر بکەی سکۆتلەندا لە ڕووی کوالێتی یاریزان و لە ڕووی پێکاتەوە کۆمەڵێک یاریزانی تایە کە بە خودی هەڵبژاردەیەک وەکو هۆڵەنداشەوە یاریزانی وای تێدانە بۆ من یاریزانێکی ڕانەری ناوداری کرد بێگومان بەڵام شێواز یاریکردنی هەڵبژاردەکە باش نیە هەڵبژاردەکە خاوەنی ینی وەکو بڵێ هەر بە پاڵپەیوەنان یاریزانی خستۆتە ناو یاریگاوە ئێستا لە یاری یەکەم کۆمەڵێک هاڵی کرد بوو چارلی ئادەم لە پێکاتەی یەدەک بوو کە ئەمساڵ ئاستێکی زۆر باشی لەگەڵ ساوسامتۆن پێشکەش کرد ڕەنگە ئەم شەو بە ئەگەرێکی زۆرەوە سەرەکی بێ یاخود یاریکردن بە پێکاتی بەڵێ چای ئادەمز هێرشبەری ساوثامتۆن لەگەڵ ئارمسترۆنگە یاخود یاریزانێک و فرایسەر کە دەتوانێت دەرفەتی گۆڵی زۆرەوە گرتوێتی ینی ناوەڕاستی زۆر باشی هەیە بیرمان نەچێ خاوەنی ڕۆبێرسۆنەکە یەکێکە لە باشترین یاریزانەکانی باڵی چەپ لە ماوەی 4 بۆ 5 ساڵی ڕابردوو ئەمڕۆ تێرنی گەڕاوەتەوە ڕەنگە ئەم شەو بە شێوەیەکی سەرەکی یاریکەواتە سکۆتلەندا بۆ یارێکی ئەم شەو مفاجانی ئەگەر بێت و خاڵێک بەدەست بێنێ یاخود تەنانەت شکست بە ئینگلتەراش بێنێ بەلای منەوە چونکە یاریەکە یعنی زۆربەی یاریزانەکان ساڵانە هیچ نەبێت دو یاری بەرامبەر یەکتر دەکەن یاریەکەیان بۆ یەکتر ئاسانتر کرواتیا وەڵامێکی باشی بەرامبەر چی گەبێ کرواتیا یاریەکەم باش دەرنەکەوت وەکو باش یعنی وەکو دووەمی جامی جیهانی بەڵام بێگومان کرواتیا لە یارەکەی ئەمڕۆ ڕەنگە سەرکەوتن بەدەست بێنەوە پاڵێوراوی بەهێزە بۆ بەدەستێنانی زۆر باشە کاریجان ئەرێک کێشە وەرە لامان وەکو باسم کرد نۆزدە ئەزیز سەبارەت بە یاری نێوان بەرازیل پیرۆ وەڵامەکەیان ڕاست بووە کە بە 4 گۆڵی بێ وەڵام بەرازیل یارەکەی بردەوانێ بیبەرە لای خۆ لە ناوەڕاستە هەر تێگەڵانی بام ناوانە هەر نەبێ بە خۆپیەیە با جوان تێک بچێ و دواتریشە لە ناوەکان دەرکە کە وەکووتمان خەڵاتەکە بە سپۆنسەری
سپۆرتچێک دەبێتە براوە کە ئەمەش ئەنجامی یاری ڕاپرسی یاری نێوان بەرازیل و پیرۆیە. ئیدریس محەممەد یەک تۆس ناوەکە ڕاگرا کاگە ئیدریس محەممەد بووە براوەی یاری نێوان بەرازیل و پیرۆ کە ئەنجامەکەی بە 4 گۆڵی بێوەڵام لە سوودی بەرازیل کۆتایات بوو. پیرۆزبایی لەکەین وەکوتیشمان پێشانگای سپۆرتچێک خەڵاتەکە دابین دەکات و دواتر دەتوانێت پەیوەندیمان پێ بکات بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. ئایزانم ناوبڕێ وەردەگرین دواتر دەچینە سەر پاڵەوانەتی کۆپا ئەمریکا. بەرنامەی یۆرۆ ئەمریکا با سپۆنسەری سپۆرتچیک. ئێرە سپۆرتچێکە گەورەترین سەنتەری وەرزشی لە کوردستان و عێراق. بە ئاسانی لای ئێمە بازار بکە دوور لە قەرەباڵغی و جەنجاڵی. بەباشی کوالەتی و هەرزانی نرخ سپۆرتچێک بناسەرەوە. ناونیشان سلێمانی شەقامی 16 مەتری سەر و پردی کۆبانێ تەنیشت ڕێستێورانتی لۆڤان خوار بەنزینخانەی هەڵگورد. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ ئازانم وەکو پێم ڕاگەاندن ئێستا دەتوان ڕاستە خۆ بینەری بەرنامەی یۆرۆ ئەمریکا بن لە پەیجی فەرمی پەیام سپۆرت هەروەها پەیجی فەرمی کەناڵی ئاسمانی پەیام و پەیجی هەکاریقانەیە و ئەمە سەرەتای دەستپێکە وەک دەبینن لەسەر شاشەکەش ئێستا دەتوانن لە ڕێگەی پەیجی فەرمی پەیام سپۆرت ئەوانە بینەری بەرنامەکە بن و سەرەتای بەرنامەکەش بۆ دەست پێ دەکەمەوە بە وەڵامی کۆمنتی کاکە حوسێن سات. کاگە حوسێن جان نەتوانی جوام چیتەوانێ سەیری ڕاپرسی یاری نێوان بەرازیل و پیرۆ بکەی بابزانی کە 90 بەڕێز وەڵامەکانیان ڕاستە کامە تەواوی هەر 90 ناوەکە لە لای من بوونی هەیە خۆشە بۆ دڵنیای خۆ دەتوانانی بچیتەوە سەیری کەیتوانێت لەبەر ئێستا بینەری ئەمە تۆزێ هۆشیار و زۆر باشن لەوەی کە ئەنجامی یاریەکان بپێکن هاوشێوەی ڕابردوو نەمەوە کە یەک وەڵام و دوو وەڵام ڕاست بێ. هەکاریجان دەچمە سەر کۆپا ئەمریکا و بەرازیل وەسف کرا لە سەرەتای پاڵەوانێتەکە وتیان باشترین هەڵبژاردەیە. بەرازیل وەسف کرا لە یەکەم یاریە سەرکەوتنێکی گەورەی تۆمار کرد. بەرازیل بۆ پێش دووەم یاری دیسان وەسف کرا سەرکەوتنێکی گەورەتری تۆمار کرد. واتە لەگەڵ وەسفەکانە بەرازیل هەنگاو بە هەنگاو بەرەو باشتر و باشتر هەنگاو دەنێ. دەتوانین بڵین بەرازیل هەرچەنە هێشتا زووە بەڵام بەرازیل ئەمانجی پارێزگاریکردن لە نازناوی کۆپا ئەمریکا میوانداریکردنی پاڵەوانێتەکە لەلایەن بەرازیلەوە هێندا ئاسان نییە و نایڵێم جارش نازناوەکە لە چنگی دەربازی بێ. بێگومان بەدەستێنانی کوپا ئەمریکا بۆ بەڕازیل کارێکی زەحمەت نییە بۆیە دەڵێم زەحمەت نییە چونکە هەڵبژاردەکانی کوپا ئەمریکا هیچیان تۆزێکیش نزیگنین لە هەڵبژاردەی بەرازیلەوە هەم لە ڕووی کوالەتی یاریزان هەم لە ڕووی یاریکردنەوە هەم لە ڕووی ڕاهێنەرەوە و یاریەکانش کە لە خاکی خۆیدا ئەنجام دەدرێت بێگومانەمە کاریگەری ئەرێنی لەسەر هەڵبژاردەکە دەبێت. بۆچی وا دەڵێم بە نمونە ئەو یاریگای دوێنێ شەو یاری بەرازیل لەسەر ئەنجامدرا ئەم شەو ینی هەر شەوی ڕابردوو کاتژمێر سێ یعنی ئەو یاریگایە بە دڵنیاییەوە هەڵبژاردەیەکی ئەوروپی لەم یاریگای یاری بکات تەواوی 90 خولەک ئەم هەڵبژاردەیە ناتوانێت سێ هەلی گۆڵکردن دروست بێ یاخود هەڵبژاردەیەکی میوان بێ لەم یاریگایە بیاوێ هەلی گۆڵکردن دروست بکە ئەو هەڵبژاردەیە ناتوانێت سێ هەلی گۆڵ دروستکردن یاخود سێ کاری جوان ئەنجامدا. بەڵام بەرازیل زۆر بە ئاسانی نمایشی بە تۆپ دەکرد نمایشی بە هەڵبژاردەی بەرامبەر دەکرد. مەبەستم لە چیە یاریکردن لە خاکی بەرازیل
زۆر یارمەتی هەڵبژاردەی بەرازیل دەدا چونکە بەرازیل لە خاکی خۆی هەم هاندەری لەگەڵا هەم یاریگاکانی لەگەڵا چونکە ئەم یاریگایانە بەجددی دوێنێ گەر هەڵە نەبم هاوڕێک باسی ئەوەی کرد کە بۆچی تەنها ئەرژەنتین گلەی لە چیمەنی یاریگاکان دەکا بەڵام من بە یاریەکەی بەرازیل بۆم دەرکەوت کە چیمەنی یاریگاکانی بەرازیل بەجددی شایانی یاریکردن. باش دوێنێ باسیێڵی بەرگری بەرازیلمان کرد بەڵام ئەم شەوی ڕابردوو وەڵامدانەوانە بۆ یەکێک لەوانە گۆڵکردنی ساندرۆ بوو بەڵام ئازبەرزی نیمار پێ دوایە نیمار لە ئێستا لە خزمەتی بەرازیلدا یاخود لە خزمەتی ناوی خۆیەتی وە باسێکیشم لە بەرگریکارانی بەرازیل کە لە بەری بەرازیلیش دوو یاریە بە کلین شیتیەتە دەرەوە. بەرازیل دوێنێش باسمان کرد کە بەرازیل خاوەنی پێکاتەیەکی بەرگری زۆر باشە لە ڕووی بەرگریکردنەوە و ساندرۆ و دانیێلۆ دەتوانن بەرامبەر کۆمەڵێک هەڵبژاردێ بۆ نۆکو پیرۆ و ئەم هەڵبژاردانە فەنزوێلە لەگەڵ ئەوانە بتوانن زیاتر بچنە پێشەوە وەکو بەرازیلەکی ڕاستەقینە چونکە بەرازیل ڕاستەقینەوەیە کە دوو باڵی بەرگری بەرازیل بەردەوام لە پێشەوە یاری بکەن و دەرفەتی گۆڵ دروستکەن یاخود گۆڵ تۆمار بکەن ساندرۆ نزیک بولەوەی کە گۆڵی دووەمیش تۆمار بکە بەڵام لە ڕووی بەرگریکردنەوە هەڵبژاردەکە ئاستی زۆر باشە خاوەنی بۆ نمونە تیاگۆ سیلڤایە کە بە ئەزمونێکی زۆرەوە گەڕاوەتەوە بەرازیل خاوەنی مارکینۆسە کە یەکێکە لە باشترین پێنج بەرگریکارەکانی ئێستا کە لە ئەوروپا یاری دەکەن نەیمار لە بەرازیل نەیمارێکی جیاوازترە ینی نەیمار یەکێکە لە یاریزانە زۆر محتەریفەکان بۆ هەڵبژاردەکەی زۆر بە شێوازێکی جوان یاری دەکات بە ستایلێکی جوان یاری دەکات بەڵام کاری زیادە شەر دەکات کە ئەمە هەر شێوازی یاریکردنی خۆی وایە بەڵام بەگشتی ئەگەر هەڵسەنگاندن بۆ نەیماریانە و نەیماری هەڵبژاردە بکەین بێگومان نەیماری هەڵبژاردە هەم کاریگەرتر و هەم باشتریش ئاین پێ دوایە ئێستا نیمار بارودۆخەکە گۆڕاوە هەم خزمەتی خۆیتی هەم خزمەتی بێگومان ینی لەگەڵ هەڵبژاردەی بەرازیل زۆر جیاوازترە لەگەڵ یانەکە. باش ئامانجی بەرازیل دواتر کۆتاپرسیان لەسەر بەرازیلەکەم بەشکە ڕوونکاریی تەواو لەسەر ئەرژەنتینکەین ئایزان دەتوانن لە پەیجی تایبەتی پەیام سپۆرتەوانێ کۆمنتەکانتان سەبارەت بە ئەنجامی ئەو یاریە ئاراستە بکەن بۆی کە وەڵامی ڕاست کۆمنتەکانەوە بگەمەوە دەبینین ئێستا کۆمنتەکان هاوڕێیان کۆمنت دەنووسن و ئەنجامەکانی خۆیان دەنووسن ئەمە وەڵامی کۆمنتەکانەوە تا کاتی پێش دەستپێکردنی یاریەکەش ئێوە دەتوانن کۆمنتەکان بنووسن بۆ ئەنجامی یاریەکان کە ئەمە هاوڕێیان بەشێک پێیان وایە یەک بە یەک بۆ یەکسان دەبن دوو بە یەک بۆ ئەرجەنتین بەشێک لە هاوڕێیان وایە نووسیەوە بەڵام ناوەکان لای من جوان دیاری نایە بەڵام وەکو کارسین کە پێم و دەتوانێت بۆ ئەنجامی یاری نێوان بەرازیل و پیرۆ بچێتەوە پەڕەی تایبەتی پەیام سپۆرت وەلەیەوە بزانێت کە چەند کەس وەڵامیان ڕاست بووە هەکاری بەرازیل وەکو باسمان کرد بۆی کە نازناوەکە دەستەبەر بکە یاخود بە دیوێکی تر ڕاماڵینی تیپەکانی ئەمریکای لاتین و باڵا دەست زیاتربوونی بەرازیل یعنی ئێستا زۆرێک پێیان وایە کۆی ئەمریکا کۆی ئەو چیشوەرە تۆپی پێتیایدا تەنها بەرازیلی تێماوەتوانێ هەڵبژاردەکانی تر لە ڕکابەریکردنی بەرازیل لە کێفی شێوازی یاریکردن لە چاو بەرازیل زۆر لە خوار بەرازیلەوەن ئایا ئەمە واقعە؟ بێگومان تۆپی پێی ئەمریکا ئێستا تەنها لە بەرازیل ماوە بۆچی وا دەڵێن چونکە هەم لە شێوازی یاریکردن هەم لە دروستبوونی یاریزان و لە یاریکردنیان تەنها بەرازیل جیاوازترە هەرچەندە ئەرژەنتینی لە ئێستادا لە سەردەمی سکالۆنیە وەکو خۆم پێم وایە کە هەڵبژاردەیەکی زۆر باشە بە تایبەتی لە ڕووی تەکتیکیەوە تەنانەت لە ڕووی تەکتیکیەوە خۆم پێم وایە کە تۆزێکیش ڕەنگە ئەگەر لە ئاستی بەرازیل نەبێت لە سەری بەرازیلەوە بێ بەڵام کوالەتی یاریزانانی بەرازیل و ئەرژەنتین بەردەوام جیاوازی هەبوو بەڵام لە ڕووی تەکتیکیەوە بەجددی بەزەید بە یاریکردنی هەڵبژاردەکانی تری کوپە ئەمریکا دێتەوە بۆ نمونە یا هەڵبژاردەیەکی وەکو پێرۆ شەوی ڕابردوو سەیری گۆڵی سێم و چوارەم کە خۆزگە ئێستا بتوانرایە لێ بدرابێتەوە سەیری ئەم گۆڵانە بکەی یعنی یاریزانێک بتوانێت لە نزیک شەژیاردەی هەڵبژاردەی پێرۆ دوو جار بە ئاسانی لە ناو 5 بەرگریکار تۆپ ئاراستەی گۆڵ بکە دوای گۆڵ تۆمار بکە گۆڵەکەی ڕیچاردسۆن یعنی تاکو ئێستاش هەڵبژاردەکانی ئەمریکای یعنی ئەمریکای باشوور پێیان وایە کە یاریکردن یاخود بەرگریکردن بە زیادکردنی بەرگریکار دەبێنەوە بە تەکتیکی یاخود بە شێوەیەکی تەکتیکی تۆ بتانی بە 3 بەرگریکار بەرگری بکەی باشترە لەوەی بە 6 بەرگریکار بتانی بەرگریەکی زۆر خراپ بکەی ئەمە لە ئەمریکای باشوور تاکو ئێستا لە کوپا ئەمریکا بە تایبەتی ئەو دوو هەڵبژاردەی بەرامبەر بەرازیلیاریان کردووە تاکو ئێستا ڕەنگە
تاقیکردنەوەکانی بەرازیل یاری کۆلۆمبیاوانەش زیاتر بێگومان بەڵام تاقیکردنەوەی بەرازیل چیە بەرازیل وەکوتمان پاڵێوراوی یەکەمی بەدەستێنانی نازناوەکەیە و ڕەنگە بەرامبەر کۆلۆمبیا زۆرێکیش پێیان وایە ئەڵێم پاڵێوراوی دووەم لە کۆپا ئەمریکاشەر بەرازیلە لە سێمەوە پاڵێوراوە دروستە بێ ڕاستەچونێکی تا ڕادەیەک ڕاستە بەڵام ئەرژەنتینیش پاڵێوراوێکی زۆر باشە. دەچمە سەر ئەرژەنتین و دووەم تاقیکردنەوە. ئەرژەنتین لە کۆپا ئەمریکا یعنی زۆر دەوترێت میسی گۆڵ دەکا ئەرجنتین براوە نابێ، میسی هاوکاری هاوڕێکانێکە ئەرجنتین براوە نابێ، بەڵام ڕۆناڵدۆ لەم لە گۆڵێکرا بەڵام نەتیجە یعنی خۆی چەند حاڵەتێگەیە لە یاریە نەتیجە حەسمکردن هەیە و کردنەوەی دەرگای گۆڵ هەیە. بەڵام مشکلەکە لەوەیە هەندەری ئێمە بە چاوی ڕکابەری سی میسی ڕۆناڵدۆکە، بەڵام من ئەمڕۆ وردمەوە لەسەر ئەرجنتین، ئەمڕۆ وردمەوە لە پێگاتەکەی سکالۆنی و لە معاناتی ئەرجنتین لەوەی کە بۆ ئەرجنتین سێ یاریە بەبردنەوە ناگا لە کاتێکە لە هەر سێ یاریەکەیە دەست پێشخەری کردەوە بەسم دو یاری پاڵاوتنەوەم یاری کۆپا ئەمریکایەتی کە لە کاتێکە ئەمڕۆ تاقیکردنەوەی ئەمڕۆی تاقیکردنەوەیشی سەختە بەرامبەر بە ئۆرۆگوای. کێشەی ئەرجنتین لەکوێدایە بە گشتی ئەگەرێمە باسی ئەرجنتین ئەو یاریانی کە لە ڕابردوودا بینیمانە لە سەردەمی سکالۆنی بەردەوام هەڵبژار دەکا لە جێمی دووەمدا خراپ دەرکەوتووە. یەکەم بەهۆی گۆڕانکاریە درەنگەکان یاخود گۆڕانکاری هەڵەکانی سکالۆنی بووە یاخود بەهۆی دابەزینی توانای جەستەی یاریزانەکانی بووە و کوالەتی یاریزانانی ئەرژەنتین بە تایبەتی لە دواوە یاریگا لە بەرگری جا لە باڵەکان بێ یاخود لە دڵی بەرگری و تەنانەت لە ئێرتیکاج ڕاستە پارادێز ئاستێکی زۆر باش پێشکەش دەکا، بەڵام یعنی ئەو ئاستە نییە کە هەڵبژاردەیەک و ئەرژەنتین بک بە پاڵێوراوی بەدەستێنانی کۆپا ئەمریکا یاخود بەدەستێنانی پاڵەوانەتیەک لەلایەن مێسیەوە بۆ هەڵبژاردەی ئەرژەنتین. ئەرژەنتین لە بەرگری زۆر کێشەی هەیە، یعنی ئەگەر سەیری بەرگری ئەرژەنتین بکەیت لە ئاستی هەڵبژاردەکانی تری کۆپا ئەمریکایە تەنها جیاوازیەکەی ئەرژەنتین لەگەڵ هەڵبژاردەکانی تری کۆپا ئەمریکا بە بڕای من تەنها خودی لیۆنێل مێسیەکە ئەمەش فشارێکی زۆری لەسەر هەڵبژاردەکە دروست کردووە ناکرێت تۆ تەنها هیوا لەسەر یەکیاری زەهر. دوای وردەبمەوە لە پێگاتی هەڵبژاردەی ئەرژەنتین و باسکردن لە پێگاتی ئەم تیمە ئەزانم هاوڵاتیانی هەولێر بۆ چوونیان لەبارەی یاخود ئەنجامی خۆیان لەبارەی یارینەوان ئەرژەنتین و ئۆرۆگوایەوە دەربڕیەوە با پێکۆبینەر بین و دواتر شرۆڤەکەمان درێژەی دەبێت. یاریەکانی کۆپا ئەمریکا کە ئەرجەنتین و ئۆرگوا یاری دەکەن هەرچەندە درەنجی شەویشە سعات سێ بەیانە باوەڕ ناکەم زۆر کەسەوە یاریانە بینیتن، بەڵام بە هەر حاڵ دەتانی شتێک لەسەر و دوو هەڵبژاردە بەهێزە بدوێین. هەڵبژاردەی ئۆرگوای کە هەمومان دەزانین چەند یاریزانە چ لێ هاتووی تێدایە، یەک لەوانە سوارێز کاو ساڵتانی لە کۆتا یاریەکانی خۆلی ئیسپانیا چەند گۆڵێکی زۆر گرنگ بۆ ئەتلەنتیکۆ مەدریت تۆمار بکە کە ببێ بە پاڵەوانی خولەکە. ئێستا کەش لەوێش ئەوانش خۆیان زۆر بەباشی بۆ ئەم بتوڵەیە ئامادە کردووە. لەگەڵ ئەرجەنتینیش دایم منافسەکی زۆر بەهێزن. لە ئەرجەنتینیش سیر دەکەی کە مێسی تێدایە، یاریزانی تازەی تێدایە. ئێستا هەڵبژاردەی ئەرجەنتین من بە تەوەقعاتی خۆم گۆڕانکارێکی باش بەسەر تیپەکە داهاتیە لەوەتی ئەو ڕاهێنەرە گەنجە هاتووە. هەز دەکەم گەمەکانیان وەکو پێشان نییە، پێشان گەمەکانیان زۆر معقد بووە تا تۆ دەگەشتە مێسی زۆر زەحمەت بوو، ئەوانش کە مێسی دەگیرە تۆپ قەتع دەبوو دیسان بە زەحمەت تۆپیان وەردەگرتەوە. بەڵام ئەو شتە ئێستا هەندێک بە کراوەی دەبینم، ئەوم دەڕی بە دیارە فەریقەکەی گۆڕیە لە ناو یاریش چێ فرسە نەچێنی ئەو براوەی یاریەکەیە ناتانم ئەنجامی یاریەکە دانێم چکە لەولایە سوارێ سوجومە گۆڵکارێکی لێ هاتووە، لەولایەش مێسیە بە هەمان شێوەش گۆڵکارێکی لێ هاتووە. چاوی گۆڵ تۆمار بکە فرسە نەچێنی ئەو براوەی یاریەکە دەبی. دەتوانم بڵێم ئەم یاریە یاریێکی لوتکەیە هەرچەندە دەتوان لە یاری کۆمەڵەکان کە لە هەر کۆمەڵێک چارت هەڵبژاردە لە 5 هەڵبژار سەر دەکەوێت تا ڕادەیەک ینی ئاستی ڕاستەقینی هەڵبژاردەکەمە دیار ناکەوێت چونکە یاریەکان یەک لاکەرەوە نابێتین چونکە لە کۆی 5 هەڵبژاردە 4 هەڵبژار سەرکەوێت چانسی هەموو هەڵبژاردەکان وەکو یەکە بۆ سەرکەوتن. بینیمان هەڵبژاردەی ئەرژەنتین یاریەکەم لەگەڵ شیلی ئاستێکی بەرزی پێشکەش کرد کە دەیتوانی بە زیاتر لە گۆڵێک باتەوە
دەرفەتی باشی بۆ ڕەخسە بە گۆڵ تۆمارکردن دەتوانم بڵێم هەڵبژاردی ئەرژەنتین چەندینی یاریە بۆ ئاسایی دەرنەکەوتو بکە وەکو لە یاریەکەی چیلی پێشکەشی کرە مەشغوڵی لە خۆیدا هەرچەندە ئەنجامەکە وەکو یەکسام و بەدڵی هاوادارینەوە بەڵام وەکو ئاست هاوادارین ئەرژەنتین تا ڕادەیەک لە ئاستی هەڵبژاردەکەیان ڕازی و بە تایبەتی یاریزان لیۆنێل میسی کە ئاستێکی باش لە یاری پێشکەش کرد و گۆڵ لە چینایەوی تۆمار کرد لە بەرامبەر هەڵبژاردی ئۆروگوای هەڵبژاردەیەکی بەهێزە خاوەن چەندین یاریزانی بتوانێت هەردەم لە یاریەکان ڕکابەرش سەرسەخت و هەڵبژاردەکانی ئەرژەنتین و بەرازیل بووە لە چ لە یاریەکانی پاڵاوتن یاخۆ لە یاریەکانی کۆپا ئەمریکا بووە من پێشبین دەکەم ئەم یاریەکی ئاست بەرز بێتن تام و چێژی خۆی هەیە چ لە ڕووی مێژووە کە هەردوو هەڵبژاردە هەردەم ڕکابەر یەکتر بوون یاخۆ لە ئێستاش کە خاوەنێت چەندین یاریزانی ئاست بەرزن بۆیە من پێشبین دەکەم یاریی خۆش بێتن بە چێژ بیتن هەردوو هەڵبژاردە هەوڵی سەرکەوتن بدەن بە تایبەت هەڵبژاردی ئەرژەنتین دەیەوێتن بۆ ڕیتمە بەهێزی کە دەستی پێکرد بەردەوام بیتن و هەروە یەکەم سەرکەوتنیش لە پاڵاوانتیەکە بەدەست بێنیتن دەتوانم بڵێم چانس زیاتر یا هەڵبژاردی ئەرژەنتین دەبیتن دڵنیام ڕاهێنەر هەڵبژاردی ئەرژەنتین ئەو هەڵانەی کە لە یارێکی ڕابردوو ڕوویداوە چارەسەری دەکاتن بە تایبەتی لە هێڵی بەگری کە چەند هەڵەیەکی بچووک ڕوویدا کە بۆ هۆکارەوەی دوو خاڵی گرنگ لەدەست بدەن. هەکاری دێمە سەر ئەرژەنتین و یەکێک لەو پرسیارانە کە خۆشەوە ئەمەژۆ پێگوتە جیاوازەکە لە ئەرژەنتینە تەنها میسی بێت بەڵام بەو جۆرە نییە ئێچگار بۆ نمونە لاوتارۆ مارتینێز تا ڕادەیەک هاوکاری ئینتەر میلان بۆ بۆبردنەوەی نازناوی خولی ئیتالی لۆکاس ئۆکامبۆس تەنان لەلایەن ڕانەرەوە دوور خراوەتەوە بۆ یاریزانێک کە لاهیانی شتوتگارتەوە هێنداوەتە هەڵبژاردەی ئەرژەنتین بۆ نمونە یاریزانی وەکو پاریدێس لەگەڵ پاریس سەن ژێرمانە تا کۆتاییەکان ئاستێکی بەرزی پێشکەش کردووە بەڵام لە یاری ڕابردوو گۆڕانکاری ڕانەر بۆ لەوەی کە پاریدێسی بردوۆتە دەرەوە منە ناوی زۆر دیارەکان بێنم بۆ نمونە مارتینێز توانێتی ئەمساڵ سیمایەکی جوان با بە ئەستۆن ڤیلا لە خولی پرێمەرلیگی ئینگلیزی یعنی ئایا پێگاتەی ئەرجەنتین باشتری تیا بووە یاخود دیماریا ڕۆڵێکی گەورەیە بۆ لانی پاریس سەن ژێرمانە بەڵام لەلایەن ڕانەرۆ بە شێوەی یەدەک پشتی پێدەبەسێتێن ناوێکی گەورەتر هەیە لە ئەرژەنتینە ئەم ڕایەنەدا پشتی پێنەبەسێت یاخود ئەمەیە پێگاتەی ئەرژەنتین یانەبێت تەقەبولیەوە بکرێ چێرف و ئاستی یاریزانانی هەڵبژاردی ئەرژەنتین لەو ئاستە جیانیانە کە پاڵەوراو بێ بۆ بردنەوەی نازناو ئەرژەنتین کێشەی گۆڵکردنی نییە ینی مەبەسم لەوەیە کە مێسی و مارتینێز و یاخود ئێستا ئەگوێڕۆ ڕەنگە بە شێوەیەکی سەرەکی ئەم شەو یاری بکە پێشبینی دەکرێت ینی ڕەنگە ئەرژەنتین کێشەی نەبووە لە گۆڵ تۆمارکردن بەڵام کێشەکە ئەوەیە کە ئەرژەنتین بە لە ڕووی بەرگریکردنەوە یاخود لە ڕووی هەڵی تاچی بەرگریکارانەوە زۆر خراپە لە یاریەکەی بینیمان لە یاریەکەی چیلی بینیمان کە لێدانێکی سزای لەسەر هەژمار کرا لە یاریەکەی کوپە لە یاریگای یاخود لەگەڵ کۆلۆمبیا بوو لە پاڵاوتنەکانی جامی جیهانی دوو گۆڵی لەسەر تۆمارکە لە کۆتا خولەکان هەردوو گۆڵەکەش بە هەڵی بەرگریکارم بەستم لە چییە تاکو ئێستا ڕاهێنەرێک نەهاتووە بتوانێ ناوەڕاستکارەکانی هەڵبژاردەکە بەڵام زۆر ڕاهێنەری زۆر گۆڕاوە بەڵام ناتوانن وا بکەن کە هەڵبژاردەکە لە هەڵبژاردەیەکی تاگڕەویەوە بێ بە هەڵبژاردەیەکی دوای گۆڕینی ڕانەری ئەرژەنتینی و نەمانی ڕانەری ئەرژەنتین هەڵبژاردێکی گەورە ئەرژەنتین ویستم شتێک بڵێم سکالۆنی لەم ڕوەوە لە سەرجەم ڕاهێنەرەکانی ڕابردووی باشتر بووە دەبین ئێستا لە زۆر یاریدا مێسی ڕۆڵێکی گرنگی نییە لەگەڵ هەڵبژاردەی ئەرژەنتین یعنی ئەمە بۆ ئەرژەنتین زۆر باش دەبێت ڕەنگە کۆمەڵە یاری زاحیە بەمەبدا یاخود تووشی ئاستەنگی بێتەوە بەڵام هەر دەبێت ئەرژەنتینیش وەکو پرتوگال بۆ منە پرتوگال بەر لە هاتنی سانتۆس بەردەوام پشتیان بە کریستیان ڕۆناڵدۆ دەبەست لە پاڵەوانتەکان لە قۆناغی 32 دەکرانە دەرەوە یاخود لە قۆناغی 16 و 8 دەکرانە دەرەوە بەڵام ئێستا دەبینین من وەکو خۆم ئەوە دەڵێم ڕەنگە هاندەری ڕۆناڵدۆ پێشیان ناخۆشێ بەڵام لە زۆر یاریدا بینیمە کە کریستیانۆ یاری نەکردووە بۆ منە لە نەیشن لیگی ڕابردووکە بەدەستیانە یاخود لە یارێکدا کریستیان ڕۆناڵدۆ خولەکی 67 هاتۆتە دەرەوە
پرتوگال زۆر بە باشتر زۆر بە گشتی لە نێشن لیگی ڕابردوو ڕۆناڵدۆ خستنیە نیایی ڕاستە بەڵام ئەی خۆ یاریەکانی پێش یاریەکانی پێش نیایش یاریەک گۆڵکاری نێشنلینگ بووە تەنها بەس دو یاریەکەی کۆتایی حساب یاریەکانی پێش مەبەستم لە چیە پرتوگال بەبێ کریستیان ڕۆناڵدۆ سانتۆس کارێکی کردووە کە شوێنی کریستیان ڕۆناڵدۆ ینی ئەوەندە دیار نەبێت پلانی بی هەیە لە پرتوگال ئەمە زۆر گرنگە ئێوەڵە ڕەنگە ئێستا ڕاستە پرتوگال کوالێت یاریزانەکانی زۆر باشە ینی هەمویان ئەستێرە یانەکانی ئەوروپان بەڵام خۆ ئەرژەنتین بەر لە 3-4 ساڵ پێش ئێستا کوالێت یاریزانەکانی لە 1970 و 1990 هەڵبژاردەکانی ئێستاش کوالێتی باشە بەڵام لە چاو زۆرێک لە هەڵبژاردەکان یان یاخود لە چاو ئەرژەنتینی پێش 3 ساڵ 4 ساڵ کوالێتی یاریزانەکانی ڕووی لەدا کەوابێ هەڵەکە لە ڕاهێنەر و لە ئیتیحادی ئەرژەنتینیەکەوەی کە نەتوانن سوود لە توانە و بەهرەی میسی بەو پێویستی وەرگرت پرتوگال پلانی یاخود پێچوانەی ئەمە هەیە پرتوگال بیری لەوە کردوەوە کە بەبێ ڕۆناڵدۆ ژیاریکەوە ببێ ڕۆناڵدۆ شتێکی پێگاتدانێ بۆیە ڕۆناڵدۆ بەردەوام لە خزمەتی پرتوگال ماوەتەوە بێگومان ینی لە ئەرژەنتین شتێکەیە مسی خۆ مسی گومان لەوە نییە کە یەکێکە لە باشترین یاریزانەکانی مێژتۆی پێ بەڵام ناکرێت لە ئەرژەنتین تەنها هەموو شتێک مسی بێ مسی با باشترین یاریزانی هەڵبژار دەکەوێت بەڵام یاریزانەکانی تریش یاریزانی باش بن بۆ منە ئەو ڕۆڵی لە یانەیەک هەیەی بۆ منە دیماریا ئەو ڕۆڵی لە پاریسان جێرمە هەیەی هەرچەندە دیماریا یەکێکە لە خراپترین یاریزانەکانی ئەرژەنتین لە ئەرژەنتین هەر کاتێکش پشتی پێبەسترابێ خاڵی لاوازی هەڵبژار دەکەوێت بەڵام دەکرێت ئەو ڕۆڵی کە دیماریا لە پاریسان جێرمە هەیەی هیچ نەبێت 106 ئەو ڕۆڵی لە پاریسان جێرمە هەیەی لە ئەرژەنتینیش پێ پێدرێ و هەست بە بوونی خۆی بکات چونکە یاریزان کە لە ئەرژەنتین یاری دەکا بوونی خۆی ون دەکات یاریزانێک ئەگوێڕۆکە بەردەوام گۆڵکارێکی گرنگی پریمەرلی گومان سەرستی بووە تاکو ئێستا لە ئەرژەنتین هەر هێندەی من کاریگەری لە هەڵبژار دەکات بۆ کە ناکرێ ئێمە هەر من ئەمێ پرسیارە بکەم هەکاری کە ڕەنگە تەجروبەی ژیانی خۆم بێ لە سیرکردنی یاریە یەکێک لەو کەسانەی کە بەردەوامک و سیراع لە بیرمانە بۆ یەکێک لە براکانی خۆم هەندێکی سەرسەختی ئەرژەنتینە لە ساڵی 98وانێ بیانوو هەیە بۆ شکستی ئەرژەنتین یعنی 98 بۆ 2002 کە بێڵسام و دەڕی بوو دواتر کۆپا ئەمریکای 2004 دواتر مۆندیالی 2006 دواتر کۆپا ئەمریکای 2007 ینی من هەموو عینەکان لە بەرچاوە لەو بینەیە جامی کیشوەرەکانی 2005 کە تێدا بە 3 گۆڵ بەڕازی سەرکەوتین بەسەردا تۆمار کرد مۆندیالی 2010 کۆپا ئەمریکای 2011 کە لە خاکی خۆیان نابوو مۆندیالی 2014 کە گەیشتە نیایەوە تاکە دەستکەوت بوو کۆپا ئەمریکای 2015 نیایان دۆڕان 16یان دۆڕان 19 لە چوارگۆشەی زەڕین 18 ئەنجامیان نەبوو یعنی ئەمە مێژوویە بوو بۆم باس کردی بەردەوام بە کۆی گشتی ئەم مێژووی کە من بۆم باس کردی ئەرژەنتین پاڵێوراوێکی بەهێز بۆ لەم پاڵەوانێتیانەدا بۆ بردنەوەی نازدا بەردەوام شکستیە ناوە یعنی هەڵبژاردەی کۆک و ئیسپانیا کە پێیانەوت تۆ هەر هەڵبژاردەی تەنها ڕکابەریت ناتوانانی بە نازناو بگەیت ئەو عقدەی شکان یۆرۆی برد مۆندیالی برد ینی عقدەکەی شکان بەڵام ئەرژەنتین ڕاستە پێشتر پاڵەوان بووە بەڵام ئەوە نەماوە ئەبێ واقعێگە بێ ئەمە بیری لێ بکرێتەوە ینی لەنەوە هەشتا ئێستا کە ئەرژەنتین ئەنجامی نەبووە پلەی ئەرژەنتین لە چاو هەڵبژاردە ڕکابەرەکانی بردنەوەی نازناوە بوونی هەیە ئەرژەنتین ینی پێویستە تۆ کە هەڵبژاردەیە خودیانەیەک جیلێکی زۆر باشیە بۆ منە جیلی زێڕنی ئیسپانیا توانیان 2 یۆڕۆ جامی جیهانی بەدەست بێنن ڕەنگە تا 20 بۆ 30 ساڵی تریش ئەمە لە ئیسپانیا ڕوون نەداتەوە ئەرژەنتینیش لە ماوەی 2005 تاکو 2010 جیلێکی زۆر باشی هەبوو بەڵام نەیانتوانی سوود لەمە بینن هەرچەندە بە بڕوای من گەیشتنی ئەرژەنتین لە 3 یاری کۆتایی کوپا ئەمریکا و جامی جیهانی دەستکەوتێکی باشە بەڵام باشترین دەستکەوت نییە چونکە تۆ لە مێژوودا تەنها خاوەن نازناو بە سەرکەوت و حساب دەکرێت بەڵام بێگومان ئەرژەنتین بەردەوام ئامانجی بەدەسێنێ نازناوەکەی بەڵام دەبینی کە چۆن نازناوەکانی لەدەستداوە ڕەنگە لە 2 یاری کۆتاییان بە لێدانی پرسیارەی من
ئەرجەنتین لە ڕکابەریکردنی بردنی نازناوە گەورەکانە یاخود خواردترە لە ئێستادا بە بڕای من ئەرژەنتین تەنانەت پاڵێرای بەدەسێنانی کوپە ئەمریکاش نییە لەبەرەوەی هەم خاوەنی کەسایەتی ڕووخاو ئەم هەڵبژاردەیە کە لە دوو یاری کۆتایی کوپە ئەمریکا شکستێناوە و هەم کوالەتی یاریزانەکانیشی بە تایبەتی لە بەرگری خۆش زۆر باش زانی کە بەرگریکار نازناوت بۆ دەبات زۆر باشە سپاسی کاریقانە ئەەکەم کە لە بەرنامەم ڕۆژ لەگەڵ مامادەبووی سپەیش کاژمێر سێ بینەرانی ئەزیز دەتوانن بینەرمان بنەوانێ و شۆڤەی ئەنجامی یاری نێوان ئەرژەنتین و ئۆرۆگوای دەکەین کامڕۆ کە ڕەنگە ئەمڕۆ نەمانتوانی بەعقی ئۆرۆگوای بین بەڵام چاوەڕێی ئەنجامی یاری ئەم شەوەکەین و بەیانی گفتوگویەکی تاوی لەسەر دەکەین سپاس بۆ هاوکارانم سپاس بۆی و بەڕێز کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەکانی داهاتوو بەخواتان ئەسپێرم مەشاد